لە ماڵۆ ئۆنلاینە خۆشم. سڵاو لێوێ ئەمڕۆ هاتی بۆ دەوام چ هەستێکت هەیە؟ وەڵا هەستەی زۆر خۆشمێ بۆ هاوڕەکانم شاد بوومەوە. باوەڕەکان شاد بوویتەوە. دوای ماوەیەک زۆر کە لە ماڵ بوویت کە خوێندنی ئۆنلاین کرا لە ماڵە چۆنی ئەتخوێنە بە خوێندنی ئۆنلاین مرتاح بووی دا خۆت ئێستا کە هاتی بۆ دەوام زیاتر دڵخۆشیت؟ هاتمە بۆ داوام زیاتر دڵخۆشم لە ماڵۆ ئۆنلاینە خۆشم. خۆش نەبوو؟ نە. تێ ناگەشتی ئۆنلاین؟ نەوەڵا. باشە ئێستا دوای ئەو ماوەیە زۆر کە هاتی بۆ مەکتەب پێت خۆشە کە لەگەڵ هاوڕەکانت شاد بوویت تۆ قسە لەگەڵیان کرد؟ پێم خۆشە. پێت خۆشە؟ باش. زیاتر چ حەز لە چ دەرس دەکەی بە تایبەتی کە ئێستا خوێنیت هاتی بۆ دەوام ئەمڕۆ؟ وەڵا وەرزش. وەرزش؟ مرتاحە لەگەڵ هاوڕەکانتە کە ئەم دەرزا خوێنیت؟ وەرزش خۆشترە. باش. چۆنی کۆششەکە یانی لەمەوەی دووە کە ئەمڕۆ هاتی بۆ دەوام زیاتر خۆت سەرقاڵەکەی بە خوێندنەوە زیاتر خۆت هیداگەکەی؟ وەڵا ئەگەر وەرزکەم تەنیا تۆپانەکەم ئیتر خوێندنیش لە ماڵەوە پێی کاتی خوێنم. چۆنی خوێنی بۆم باسکە لە ماڵە؟ ئیتر یانیدا بەش کرد لە کاتەکانت؟ کاتامدا بەس کردە هەر کاتی دەستکەمە خوێندن ئیتر دوای نیوەڕۆ دەستەکەمە خوێندن ئەگەر بەیانیان بم. دوای نیوەڕۆ دەستەکەمە خوێندن و خوێندنەکان مەکەم تر شێ دووبارەیانەکەمەوە. بۆم باسکە یان ئێستا شتە ماڵەوە بە چەند ساعت خوێنە ماڵە؟ 1 ساعت 2 ساعت ئەگەر دەرزانم زۆر بێ ئەوە زیاترە خوێنم کەمتریش بێ کەمترە خوێنم بۆ دەرزێک و ئەگەر زۆر بێوان لە لەبەرکردنا زوو بڕاتەمێ زوو لەبەری بکەمەوە شارەکێ بەسە بۆی بۆ بیرکاریش هەر نمونەیەک حلەکەم ئیتر بزانم ئەگەر غەڵەت نەبوو ئەوە دووبارەی ناکەمەوە ئەگەر غەڵەتیش بوو دووبارەیەکەمە هەر بۆ دووبارکردنەوە ناکەم. تۆ خوێندنی ناپۆل پێ باشترە وانە؟ خوێندن ناپۆل خۆشترە لە ئۆنلاینە. یانی زیاتر خۆتان ساعیەکەن و خۆتان هیداکەن؟ خۆمان زیاتر سەعیەکەین بۆ مامۆستاکەی خۆ دەرس دەدا لە ئۆنلاینە مامۆستاکەی خۆتنەوە. واتە پێت باشترە مامۆستا ڕوبەڕوو لەگەڵ تا بێت و زیاتر هەوڵ دەی ئەو کاتە؟ پێم باشترە مامۆستا ڕوبەڕوو بێ تەکتە. ئەمڕۆ بە مامۆستاکان شاد بوو لەگەڵیان قسەت کرد؟ لەگەڵیان قسەم کرد. چیان پێوتی؟ وەڵای دڵخۆشن بۆی کە خوێندکاران گەڕانە مەکتەب؟ دڵخۆشین. ئێستا دەستی بکاریتان بۆ ئەمڕۆ؟ دەست بکاریمان بوو. ساعیەکەی زیاتر چۆنی لە بابەتەکانە؟ وەڵای لە بابەتەکانی تر هەر بابەتێک و یەک دوو نمونە لێ حلەکەم ئەگەر ئەرکیش پێمانە داوێت. واتە هەر ساعی خۆت دەکەی غێریش مامۆستاکی پێ نەدا؟ تر ئەگەر بۆ بابەتانم دەرکەم هەنێک کات ئەیکەم بۆ خۆم هەنێک کات ئەیکەم هەموو کات نایکەم. مامۆستاش ئەمتحانشی واتانش پێ نەدا هەر ساعی خۆ دەکەی؟ امتحانیشمان بێت ساعیەکەم ئەەکەم بۆ خۆم.